سڵاو خۆشەویستانم خۆشحاڵین بۆ جارێکی دیکە لە بەرنامەی پەیامی تۆ دەبینەوە میانی ماڵەکانتان بە ئومێدی بتوانین لەم بەرنامەشدا خزمەتێکی دیکە بە ئێوەی ئازیز و خۆشەویست بکەین. بەڕێزان ئەمڕۆ هاتوونتانە بازاڕ و دەمانەوێت گفتوگۆ بکەین لەسەر ناوی دوکان و شوێنە گشتیەکان. بابزانین ئەو شوێنە گشتیانە یاخود ئەو دوکانانە یاخود ئەو فرۆشگانەی کە بە ناوێک ناسراوە و ناوێک لەسەر ئەو شوێنە هەیە بابزانین بۆچی دەگەڕێتەوە ئەم ناوە. ئایا ناوی خۆیەتی یان ناوی کەسێکی ئازیز و نزیکێتی یاخود ناوی شوێنێکە یان یادگارێکی لەگەڵیدا هەیە. بابزانین چی لە پشتی ناونانی شوێنە گشتیەکان و ئەو دوکاندارەکان و ئەو فرۆشگانەیە. بەڕێز و خۆشەویست نەرما بن بابزانین پەیامی فرۆشیارەکان و خاوەندوکان و فرۆشگاکان چییە سەبارەت بە ناوەکانیان چی لە پشتی ناونانی شوێنەکانیان وەیە. فەرموون. دوکانەکەی بەڕێز نووسراوە مۆر هەڵکەنی شەم. ئەم ناوە لە چیەوە هاتووە؟ ئایا ناوی خۆتە ناوی ئازیزێکتە یاخۆت خۆشەویستیت بۆ ئەو ناوە چییە؟ ئەن چی وای لەکردی نایبنی ئەو؟ سپاس. وەڵاهی ئەوەی ڕاستی بێ ناوەکە ناوێکی کۆنا، ناوەکەش تەبعاً خۆتان جەرابتە نەزانن لە شەم و دێوانەوە هاتووە. ئەجا شتێکی جوان و لە نامونایەکی کۆنیشە و ئەسەنیشە بۆ دەمی خەڵک. مناڵێکت یاخود کەسێکی نزیکت ناوی ئەوەی نییە؟ نەخێر نەخێرنەوە. یادگارێکی لەگەڵی دانی؟ هیچیشی بێت شوێک نەخێتنەوەڵە. سپاس. ئەو ناو لەلا خۆشەویستە؟ بە تەشید خۆشەویستە لەبەر ئێمە ئێستا نییە، ناویشی کۆنا، ناوێکی چەند ساڵێک نەوە پێشترە زۆریشە، لەبەرەوە ناوەکەش دێرینە جوانە و لای خەڵکی شیرینە، یعنی زۆر کەس مۆشتەریەکانم کێن ئەڵێن شەم ڕوون تێیەکەن بەڕاستی. نووسنگەکەی بەڕێز ناوی ساباتە. تا چەند هەستەکەی لەژێر سێبەرێکە دانیشتویت؟ وەڵاهی پێم خۆشە ناوەکەمان بەڵبژاردەوە پێی ئیشەکە بۆ ئیشەکەی ئێمە خان و کڕین و فرۆشتنە، یعنی تێبەر بۆ خەڵگە ڕەخسێنین لە ئیسراحەتی لە ژێرا بکات. هەر لەوەوە ناوەکەمان وەرگرتووە. چی لە پشتی ئەم ناوەیە؟ ئایا ناوی خۆتە ناوی کەسێکی نزیکتە ناوی مناڵێکتە؟ ناوەکە بە پێی ئیشەکە هێنامان بۆماندانە. بەلاتەوە جوانە و ناوە خۆشتەوێت؟ ئەو ناوم خۆشەوە و ناویکی جوانشە، کوردیە و حەزمان لەو ناوە کوردیانەیە. زینوێ ناوی فێنکە. جەنابەت تا چەند هەستەکەی لە شوێنێکی فێنکە دانیشتووی؟ وەڵاهی من لەبەرەوە موچەم حەومانگە وەرنەگرتووە، ئەمەنگە گەرمە خەریک مەسوودم. شەڵا لە جەهەنەما بوومایە، بەڵام لە وڵاتیانە بوومایە. یعنی ئەم شوێنە فێنێکی نەکردیتەوە؟ ئەم شەڵا لە وڵاتیانە بوومایە. پیرەمێردینە ملەوەیە دەست بڕینی دەست با بوو تا دوێنێ ئەمڕۆ دەستی دەست گورزەوە شوێنێ. یەک ڕبع دینارم پێ نییە. ئەم بەڕێزە ئەڵێ حەو مانگە موچەم وەرنەگرتووە. تەنانەت ئەم شوێنەش کە ناوی فێنێکی نەکردوێتەوە ئەوەندە هەناوی گەرمە. ئێمە هیوادارین فێنک بێتەوە دەست بەجێ. پیرەمێردین ئەمڕۆ زانێوە چی؟ ئەوێ بێ دەرەتانێکە مەعاشخۆرە لەگەڵ کاسبدا فەرقیان زۆرە. ئەوێ لە عەمری زۆر کەم بێتەوە تا سەلیمانی زوو بۆ بێتەوە. دەدی گرانی کە دەدی گرانتر کە گرانیە بۆ مەعاشخۆر حاڵی تیانیە و ژیانی تیانیە. تا چەند هەوڵت داوە جوانکارێکی وا بێنیتە ئەم شارەوە کە خەڵکی لە دەست و پەنجەی تۆ و زەوقی تۆ ڕازی بێت و هەوڵ بە بەهۆی سەلیقە و زەوقی تۆوە ناوماڵێکی جوان بۆ خۆی ماڵ و مناڵ و خانەوادەکەی دەستەبەر بکە؟ ڕایەوە زیکەی حەڤە ساڵامە ئیشمە زۆر داهێنانم کردووە لە میشەیە. ئەنێتوانم بڵێم ئەگەر سێهەم نەبم چوارەم کەس بم لە سلێمانیەکەم شتانم هێناوە. ئیتر خەڵکیش بەپێی زروف و بەپێی گیرفان و بەپێی داهاتی خۆی حەزی لەم شتانە کردو و ئەیبات. جوانکاری ماڵ ناوەکەی خۆی سەلماندووە پڕاوپڕ؟ بەڵێ بەتاکید. تا چەند ئەوانەی کە دێنە لای تۆ لە سەلیقەی تۆ ڕازین بۆ شتانی تۆ ڕازین هەست دەکەن کە دێنە ئێرە
بەدەستی بەتاڵ ناچنە دەرەوە ئیلا ئەوەندە سەرنجیان ڕاکێشێ شمەکە بەرنە دەرەوە جاوەڵڵاهەوە ئەگەر خۆم وەسفی خۆم بکەمەوە باش نییە حەزەکەمە گەرێکێک بە سڵفە بەهاتایەتە ناو دوکانەوە وەڵی ئەوەنەی من خەڵکە هاتبێ سەیری شتەکانی کردبم زۆری بەدڵ بووە ینی زۆر بەڵام زروفی ئێستا وای کردو ینی کەمتر بازاڕەکە هەیە و کەمتر خەڵک شتە بە ئێستا بەڵام وەکو شتەکانم نمونەی کەمە. ئەم پێشنگای تۆ ناوی سەردار قەرداخیە ناوی خۆتە؟ بەڵێ نای خۆم. چی وای لێ کردی کە ناوی پێشنگاکە و ناو بنەی بە ناوی خۆتەوە؟ وەڵام پێشنگاکە من بە حکمیەوەی من لە ناو مۆسیقایەژێکی تر لەگەڵ شا گۆرانی بێژ بوو ئێتر لە ناوخانەی خەڵکا بۆ ناسراوم هەرەوە. چۆنە ئیسەبەونە زۆر کەسەیە ناوێکی تری ناو ئیسەبەونە شوێنمان تۆمار کردووە ناوی سابات بووە فێنەیە گەم جۆرە شتانە چۆنە ناوێکی تری لێ زۆر ڕاست ئاخر بە حکمی لەقەبەکەم ناڵێم شوێنەی بەڕێزت ناوی ناودارە چی وای لێ کردی ناوی بنەی ناودار ئایا خۆت ناودارە مناڵەکە ناوی ناودارە ئایا چی لە پشت ئەم ناوەیە؟ بەڵێ وەڵام پێش من مامۆستا عەبدوڕەحمانی تیا بوو ئەو بە ناوی لە دوو خەتاتی تیا بوو سلێمانی زامدار و ناودار زۆر کۆننەوانە تر ئەو ماوەی لە پێشنەوە دەکانەوە ئەوە ئیشی تیا کردووە دوای ناوەکەی گۆڕی خۆی ئەمری خوای کرد من بەس من ناوەکەیم نەهێشت ناوەکەی کوژێتەوە هەر بەو ناودارەوە ماوەتەوە. یادگارێکە لەگەڵ ئەو ناودارەیان نییە؟ چۆن یادگاریمان زۆرە مەسەڵەن یادگارێکی خۆش وەڵڵای ئێستا هیچ وان بیر نییە نازانم. چەند ساڵە تۆ لێرەی؟ تقریباً 7 ساڵە لێرە. ناوەکەش هەر نەگۆڕیوە؟ نیەتیشی نییە بیگۆڕی؟ نەوەڵا بەس ئەو گۆڕی پێش ئەوەی ئەمری خوای کە مناڵێکی بوو بە ناوی ئەوەی ناوێ بەس دیتر ئەوە نینە پێ نەچوو ئەمری خوای کرد خوا لێی خۆش بێ ئیتر من ناوە هەسام ناوە هەر بە ناوەکەی ئەوەوە هێشتمەوە. تا چەند باوەڕ دوایە کە چەرەسادێکی باش بە خەڵکەیت؟ وەڵا هەموو بڕایەکم پێ شتی جوانە و تازەیە و هەموو جارێ خەڵکینمان خەڵک شتی چاکمان لێ کرد. مشتریەکان لێ ڕازی نیەنەوە بەلا لێمان ڕازی. خۆش بێ ئەم ناوت لە چی و ناو کوڕەکە ناوی بڕوایە خۆت ناوت بڕوایە یان زایەک مێ ناوی بڕۆیە زۆر خۆشمەویست ناوم نەبڕوە. باشە قوربان پێشەنگاکە ناوی پاشایە تا چەند خۆ پاشا ئازانی؟ وەڵایی شەڵا نابم بە پاشا. بۆ لەبەرە پێم وایە پاشاکان هەمووشە زۆمیان کردەوە. تا چەند هەستەکەی لە هێنانی شمەکی باشە پاشایت؟ وەڵایی تا ڕادەیەک ینی شتەکانمان خراپ نییە. پێشەنگاکەی تۆ ناوی سامانە تا چەند هەستەکەی ئەم ئیشە سامانی بە تۆ بەخشیوە؟ تا ڕادەیەکی باش. تا چەند هەستەکەی سامانێکی باشە بە خەڵک بەخشیوە لەوەی کە شمەکی باشیان بیتەوە کە گلەی لێ نەکەن؟ وەڵایی تر شتی باش بۆ خەڵک حتممە ئەو خەڵکێکی سوادەی خۆی لێگا شتی بەرەمی جوان پێشکەشی خەڵەکەی خەڵکی شتی جوانە پێشکەشەکە. باش ئەم ناوەتان لە چیۆ ناوە سامان خۆت ناوت سامانە؟ بەڵێ ناوەکە ناوێکی کۆنا ناوەکەمان بەڵبژاردەوە پێی ئیشەکە. جەنابەت تا چەند هەستەکەی لە شوێنێکی فێنەکە دانیشتووی؟ وەڵاهی من لەبەرەوە موچەم حەومانگە وەرنەگرتووە ئەمەنگە گەرمە خەریک مەسووتم. خەڵکە هاتبێ سەیری شتەکانی کردبم زۆری بەدڵ بوو. پێشەنگاکە ناوی پاشایە تا چەند خۆ پاشا ئازانی؟ وەڵایی شەڵا نابم بە پاشا. ناوت خۆشەوێ؟ بێگومان. پێشەنگاکەی بەڕێزە ناوی سەردارە؟ بەڵێ. جەنابەت ناوە سەردارە؟ بەڵێ. چی وای لێ کردی بە ناوی خۆت و ناوی بنێ؟ وڵات تەوان دوکانەوە ئەمە شێغای کەسابەتە ئەبێ بە ناوی خۆتەوە بێ باشترە لەبەرەوەی تۆی شێغای ئیسوسیانتە. باشە تا چەند هەست ئەەکەی لە هێنانی شتی باشە سەرداری هەموو دوکانەکانی تریت؟ لە پێشکەشکردنی شتی باش و کوالیتی باش و لە نرخێکی وابێت کە خەڵک لێر ڕازی بێت تا چەند هەستەکەی سەرداری دوکانەکانی تری؟
خۆی شتێکی جوانە قسەی تۆوتر بەس ئایا خەڵکی ئێمە هەتا سەحەتێ بە دواستی باشە ئاگەڵێت تۆ بۆ خەڵک دێنی بۆ خۆت نایهێنی بەکاری بێنی ئەو شتانە کێهێنی بۆ خەڵکە خەڵکە بێ داوای ئەوە بکەستی باش بێنیت ئێستا ئێمە حەزەکەین دایم شتی کوواڵێت بێنین شتی زۆر باش بێنین بۆ وڵاتە بەس سەرداری بازاڕەکە لە هێنانیشتی باشە وڵی هەر کەسێ بە پێی توانای خۆیان کەسەی لە توانە و لە هینێکی خۆیە بتوانێت باشترین بۆ خۆی بەدەست بێنێت هەموو کەس محاولەیەوەکە لە ژیانە بۆ یەکەمین هەوڵ بە ئەدات و بتوانێت شتێکی باش بەدەست بێنێت تۆ کە ئەو ماوەی لێرێت تا چەند هەستەکەی لە شەقامێکی لەندەن ئەم دوکانەتان داناوە لەوەی کارەکەی وڵی هەست بەوە ناکەم چکە منە ناو سلێمانیەم سلێمانیش ناگۆڕمە بە هەزاری وەکو لەندەن و بەڕیتانیا و نازام شوشو تۆ لەم ناوە ڕازیت پێت خۆشە ئەم ناوانە هەبێت ناوی بیانی هەبێت وڵی بۆ شێوازی دوکانەکە باشە ئایتە مشتریش ئەوەیە مشتری کە ناوێکی سەرنجڕاکێشە دانا مشتریە بەلە بەڕای بەڕێز لەندەن تا چەند توانیوێتی ئەم ناوەی ئێرە ناوانگێکی باش پیاکە لە کوردستانە و لە شاری سلێمانی بە تایبەتی خەڵک سەردانێکی زۆرتان وڵی تا ڕادەیەکی زۆر ناو شاری سلێمانیە لە ناو دڵی هەموو کەسێک جێ خۆی کردوێتەوە پێتان وایە کوالەتی شمەک و کاڵەکانتان لەندەنی بێش کوالەتێکی باش بێت یا کوالەتێکی خراپ بێت ئێمە کوالەتیکمان هەیە ئەگە لە مشتریەکانیشمان پرسی هیچ کەسێک لێ نیە لە کوالەتی ئەمە شوێنە ناوی لەندەنە تا چەند هەستەکەی تۆ لە لەندەن شتەکڕیت وڵی هەست ناکەم ڕاستێکی ناوەڵا کوالەتی شتی وڵاتی ئێمە ڕاستی لە هەرت لایەکەوە بیگری کوالەتی ئەسلی نیە ناوەڵە هیچی ئۆرجینال نییە هەر لە سلێمانیت هەمووی تەقلیدە وڵا لە سلێمانی و سلێمانیکی کامل ئەوەش ینی تەقلید دوکانەکەی بەڕێز ناوی سلێمانیە تا چەند سلێمانیت خۆش ئەوێەوە ئەم ناوەت ناوناوە سلێمانی بەخێبێن جانەکەم سەر چاوم ئەتوانم بڵێم سلێمانی هەموو ژیانمە سلێمانیم لە خۆم خۆشترەیە ئیتر نازانم چی کەو پێ بڵم سلێمانی مانای ژیانە بەڕاستی ئەوەی دووریش نەبێ لێی نازانێت سلێمانی مانای چییە تۆ لێی 19 ساڵ کەواتە نیوەی تەمەنم لێ بردوت سەر بەس لە خۆمم خۆشترێ سلێمانی چی بە سلێمانی ئەڵێیت ئەڵێم سلێمانی خۆشمێ و هەردەم بەجێشی نایڵمەوە ئیشەڵڵا پێشنگەکەی بەڕێز ناوی پاریسە تا چەند هەستەکەی دوکانەکە لە فەڕەنسایە هیچ هەز ناکەم لە فەڕەنساوێ بۆ لەبەرەوەی هەم کولتور و هەم عادەت و هەم شێوازی ژیانی کۆمەڵگەی کوردی و ئەخوازەکە لەوێ نەبم باشە ئەی چی وای لێکردن کە نایبنێن پاریس نایبنێن پایتەختی فەڕەنسا ناوی ئەو شاری لێ بنێن خۆی پێشتر ناوێکی ترمان هەبوو بەڵام لە کۆمەڵگەی کوردیە بتوێنێتەوە ناوی بێگانە ڕەواجی زیاترە شوێنێکی بازرگای وەکو بازرگای بەکەتاینا فعلا هەر وەکەوە ئەی تا چەند هەوڵتان ناوە مارکەی فەڕەنسی چاک بێنن بۆ ئەم شارە بۆی خەڵک لەگەڵ ناوەکەیان مارکەی باشی ئەوەی بیرکەوێتەوە و مشتێکی زۆر بە لە خۆتان ڕاکی تا چەند هەوڵدانەوە کوالێتیەکەتان بۆ کوالەتی فەڕەنسا بەرز بێ خۆی کوالەتی یعنی دایما هەمیشە بێ بەپی ئابووری شوێنەکە یعنی گۆڕانکاری تیا بکەی ئەسە بۆ نمونە هەرچیەک بێنی نرخەکەی زۆر بێ کەس نایکرد موچە نییە خەڵک شتی زیاتری پێویستە لەوەی بێت قاتێک یان جلوبەرێکی تر بکڕێ تا چەند هەوڵتان داوە ئاواتی خەڵک بەجێبێن لەوەی کە شتی جوانی بۆ بێنن لەوەی کە کوالەتی بەرزی بۆ بێنن لەوەی کە خەڵک لە خۆتان ڕازیکەن مارکی باشی بۆ بێنن وڵی تر بەپێی توانە ئەو پەڕی هەوڵی خۆمانەیە لەگەڵ خەڵکا دڵی خەڵک ڕازیکەین ئەی مارکاتەکاندا مارکی باشن وڵی تر هەرەوەی شتی تورکیا هەمووی شتی مارکە نییە لەم وڵاتە شتی مارکە گرانە خەڵک داین توانای نییە شتی مارکە بکڕێ شتی مارکە زۆر گرانە ئەوەی کە خەڵک دێتەوە بەلاتان بەپێی موچەی خەڵکە بەپێی گیرفانی خەڵکە ئەنی بەپێی موچەیە تۆ ئاواتت هەیە ڕۆژە لە ڕۆژان ببیتە خاوەنی دوکانێکی گەورە بازاڕێکی گەورە بۆی کە بتانی مارکێ باش بۆ خەڵک بێنیت و ئاواتی خەڵک بەجێبێنی ئەوەی تر ئاواتی هەموو خەڵکیی کاسب بە بەڕاستی
ئەوەتی هەموو کەسێکی کاسب بە بەڕاستی کەشتی باش کوالێتی باش بەزی تشتێک باش گرانە بەزی تر بەپی پارەکەی ئەتوانی شتەکە بێنی ناتوانیشتی زۆر گران بێنی بوو نمونە کابرا جاران 1,100,000 وەرەگرت ئێستا 450,000 وەرەگرێت ئەم 450,000 بیا بە جل بیا بە خواردن بیا بە خان و بیا بە کرێ خان و یانی چی لێ بکە ئەم ناوەی بەڕێستان لە چی هاتۆ خۆت ناوت ڕۆژە مناڵە کە ناوی ڕۆژە یان هەر خۆشەویستیت بۆ ناوەکەیە وەڵا هەر اعتیادی ناوەکە ناوێکی کورت و سادە بوو لەبەرەوە هەڵمام شار کەس هیچ شتێکمان مناڵشتمان ناوی ڕۆژ نییە و خۆشمان ناو ڕۆژ نییە ئەوتان نەیەوە ناوەکە بگەڕە میگەن بە شەو ڕۆژ بۆی شەو ڕۆژ هەتان بێ شەرت نییە تعبیر لە شێوازی داوامکردنی بکە ئەگەر ناوەکە هەر شتێک بێت ینی ئەوە حەزمان کردەوە مەسەڵەن بۆ ناوە ناوی بنین ئەژینا تعبیر لە شێوازی ئیشکردن و داوامەکەمان ناکە ناوەکە دوکانەکەی بەڕێستان ناوی بەڕێزە ئەم ناوە لە چیوە هاتووە خۆت ناوت بەڕێزە مناڵە کە ناوی بەڕێزە خۆم ناوم بەڕێزە بەڕێزیت ئەی تا چەند هەوڵت داوە ڕێزێکی باش لەو کەسانە بگری کە دێنە دوکانەکەی تۆ ئەو ناوە جێبەجێکی بەسەریاندا ئینشاءڵڵا هەروەها بێ ئەوەی هاتووە ڕێزی لێگیرا و ڕێزی هەر لە خەڵکەگرین و گرتوشمانە چۆن بوو بوا بیرە کردەوە کە ناوی خۆتی لێ بنێ ناوەکی تی لێ نەنیت وەڵاهی تر بڵێم چی ئەو ناوە لا پەسەند دوکانەکەی بەڕێزە ناوی هاوبیرە لە چۆ ناون نا هاوبیر وڵاوتر خۆشویستیشی و تۆمان هەبوو لەگەڵ توا حەزیان کرد ناوی بنێن هاوبیر ناوی ماڵەکەتە ناوی خزمەتکارەکەی کوڕە گەورەکەمان تا چەند هەوڵت داوە هاوبیر بی لەگەڵ خەڵکی شارەکەتدا لەگەڵ ئەو کەسانێک کە دێنە لات تەجروبە من ئەحسان وانە هەڵێت تەجروبەکردن لە هەموو شتێک باشترە وانەی کە من هاوبیرم لەگەڵ ڕەفیق و برادەر و خەڵکی شارەکەشما عەفو بڵێن لەسەر ئەوە شەوەیە هاوبیرم و خەڵکی وڵاتەکەی خۆشم خۆشەوێ و ئەوەی یەتیژار خۆشمێ لەبەرەوەی ئەگەر ئێمەی خۆش نەوێ وڵاتەکەی خۆش نەوێ نایەتە سەر دانیشتمان بەلای براکەمەوە ناوناوە تا چەند ئەو مشتریان کە دێتە لای تۆ بۆ نمونە ئارام و لەسەرخۆی لەگەڵیاندا واللهی طبعا ئەگەر ئەزانی چۆنە تۆ دوکانارە بێ ئارام لەسەرخۆ بێت چونچەکەم بە ئارام لەسەرخۆ نەبێ ئیشەکە ناڕوە دا بەڕاستی مشتریش دڵی ناسکە بێ بەڕە هەموو شێوێ دڵی ڕابگەری ئەو پەڕی ڕێزی احترامی لەبرێتە و سەرنجی ڕابشەش کەوتانە شتی لێ بکەڕێ لەبەرەوە بێ ئارام لەسەرخۆ بێ دوکانەکە و ناوی پوشێنە بەڵێ تا چەند هەستەکەی لە پوشێن لە دەی پوشێن دوکانەداناوە زۆر هەستەکەم ینی زۆر خۆشحاڵم پوشێنی ئێستا بەڵێ چی وای لێ کردوم هەستە ولا دروست بێ پوشێن لەلام خۆشەویستە وەتەنمە خۆم خەڵکی پوشێنم ئەوانە تەنها خۆشەویستیت بۆ شوێنەکەت بوو ناو نەپوشێنیان یادگارێکی لەگەڵ هەیە یادگارێکم لەگەڵ هەیە 8 ساڵ لەوێ بوو 8 ساڵ بڵێن لەوێ دانیشتم دوای هاتمە دەستێوانی دوکاندار بیستە دوکانەکەی بەڕێز ناوی کوێستانە تا چەند شتی کوێستانیە بەخشیتە خەڵک شتی خۆماڵی شتی پاک ئەم شتانێک ئێمە هەمانە هەنگین بە زۆری حاجۆمەران قەندیل لە شوێنە شوێستانە بەڵێ ساردە باشە چی وای لێ کردی دوکانەکە نابنێ کوێستان کەسێک هەیە ناوی کوێستان بێکە لای تۆ خۆشەویست بە مناڵێکی خۆت کەسێکی ئازیزت چی وای لێ کردووی یادگارێکی لەگەڵم ناوایە هەیە نەوەڵاو شتان نەبوو بەزار بڵین ئەو شوێنانی کە هەنگویناتە هەنگوینەکە کوێستان بێ هەنگوینەکە چاکترە لە کوێستان هەنگوینەکە چاکتر دەرەچێت ئەوە مەسەلەکە ئەوەیە هەز ناکەیسە لە کوێستان بیت و سەرمات بێ وەڵای هەرێتە خۆتە زین جۆ ئەو هەواکێرە بڵێ تەبیعیە باشە تا ئێستا ئەمنەوە کاریگەری لێ نەکردی بۆ سەرمابوون ناوەڵا دوکانەکە و ناوی هاوبەشە بەڵێ باشە تا چەند هاوبەشی خەڵکەکەی لەو داهات و سامانەیەکە هەدا وڵای شەڵا بەپی توانای خۆمان بەشی خەڵکەکەین چی وای لێ کردی ئەم ناوە بنێ لە دوکانەکە ناوی بنێ هاوبەش وڵای لە خۆشەویستی کوڕەکەمەوە کوڕە گەورەمە باڵێ مەفە بیاخۆ هاوبەشی نێ لەم دوکانێ ئەوەتی هەموو کەسێکی کاسب بە بەڕاستی کەشتی باش کوالێتی باش بەزی تشتێک باش گرانە
والله هەر اعتیادی ناوەکە ناوێکی کورت و سادە و لەبەرەوە هەڵمامشە وڵی من ئەو ئاغایانیم کەوا زۆردار بم یعنی غەدر لە کەس بکەم ئاغای خۆشەویستی و سۆز و ئەوە من ینی من مرۆڤ دۆستە شەریکەکە نییە ما شەریکی ئەم دوکانەیە چۆن هەراوەشیشە لەم دوکانەی لە ماڵ لە هەموو شێگەرە ژیانمانە دوکانەکە ناوی چەمەکە بەڵێ تا چەند ئەستەکەی لە چەمەک دوکانەکە داناوە و لەوێت ئێستا واللهی شتەکان من زیاتر ئێمە کوردەواریە شتەکان ینی ئەوەیە واللهی یەک جۆر بەس باسوقمانێ هی ئەوەیە باسوقەکە هی ئەوەیە چی وای لەکرد ناوی بنێن چەمەک خەڵکی ئەوێن یادگاریتان لەگەڵ ئەوێ هەیە نەوەڵە خۆمان خەڵکی ئەوێن خۆشەویستیت بۆ چەمەکە ئەیچ تا چەند هەستەکەی لە قەندیل لەم دوکانەوە داناوە زۆر هەستەکەی سە لە قەندیلی بەڵێ سەرماو نییە ناجۆکەی باشە بەفری بۆ لێ نییە بەفر وەڵە لە فرێزەرەکە چی وای لەکردن ئەم ناوە ناو بنێن فرۆژاکەتە نابنێن قەندیل خەڵکی ئەوێن خۆشەویستیت بۆ ئەو ناوە هەیەیان بۆ نمرە کەسێکەیە بە ناوی قەندیلەوە وای لە تۆکۆ نایە بنەی نا هەر خۆشەویستیمان بۆ منتیقا هەیە و منتیقەیەکە و کەسانێکی زۆر باش و خۆشەویستێکی زۆرمان هەیە لەو منتیقەیە و لە هەموو دیایەتەکانی ئەو ناوچەیە شتی قەندیلتان هەیە شتی خۆماڵی قەندیل و پاک و پوختەتان هەیە هەمووی بەس قەندیلمانەیە شەڕ باژێرمانەیە حەجی و مەرانمانەیە بەڵامی منتیقی قەندیلمانەیە هەنگوینی زۆر باشی هەیە بەڵام مێسان نزیکەی 20 نوعەتی ترمان هەیە بەس هیچی وەکو قەندیلەکە دەرناچێت بوڵ و منتیقەکانی زۆر نادرو نایابە کوتاڵی گەڵاڵەیە تا چەند هەستەکەی لە دێی گەڵاڵە دوکانە داناوە هەستەکەی لەوێیت وەڵا مێشک و فکرمان هەر لەوەیە خەڵکی ئەوێ ئارەوەڵا گەڵاڵی حاجۆمەران گەڵاڵی شارەزوو کامێنە وەڵا گەڵاڵیش شار باژێر ئارەوەڵا باشە تا چەند بیرۆکەی جوانە لا گەڵاڵە ئەبێت بۆی کە پۆشاکی جوانتر بێنی تا سەرنجی خانمان ڕاکێش چوومێ دوکانێکی خانمانەیە وەڵا جا ماشەڵات دوکانەکەمان لە سلێمانیا بە ناوبانگەوەی تشتی شادیشمانی و گەڵاڵە بە ناوبانگیشە ئەم ناوە لە چۆن ناوتانە هەر خەڵکی ئەو منتیقێن بە ناوی ئەو خەڵکی گەڵاڵین و باوکیشم دەمێکا لەم بازاڕێت ناویشی ناوە گەڵاڵە هەر بە ناوی گوندەکەمانەوە دوکانەکەی بەڕێزە ناوی کوتاڵی مژدەیە تا چەند مژدە بەخشی بۆ خانمان سعرەکان دابەزێنیت سعر داشکاندووە مژدێکی باشە دەی بە زاوەکان کە دێنە لە پارەی کەمان لێوەرەگری زاواگەر ئەم حکوومەتە بیاڵە پاران پێ بیان شت بکڕن لای ئێمە بە دڵی ئەوان دایانین ئەوانی کە دێن لا تۆ زاواکان مژدەی خۆشانە دەنێ ئەی تاوان کابرا خۆی هەر مژدەیەکی پێ بکەیت جلێ ناومە پێمان خۆشە دوو گەنج بێگەیشتۆ داتەکێنن لە خۆن ناخۆشن نیە ئەزانی چۆنە ئەو کەسە سێری گیرفانی خۆیەکە ئەنجایە دەمە هەڵەگرێ یعنی ئەوە نییە ئیجبار بێت هەندێک جاری ئیجبارەکرێ زانی لە لای ماڵی بووکەوە بە تایبەتی ئیجبارەکرێ بێت ئێستا بۆ منە ئەم دوکانەکو باخوایە یعنی هەیە شتی زۆر گرانەکڕێ هەیە شتی هەرزان هەموو ئەکانی تایە ئەی تا چەند مژدەدان پێ بۆ خانمان کە شتی جوانە بۆ بێن بەدڵ ئێوان بێ ئێمە بڵین مستەمر ئێمە چونکە بە حەقەت جوملەشین دایم بۆ ئێران و بۆ ئەو شوێنانش ئێمە بە جوملەش دەفرۆشین دایم شتی تازمان هەیە زۆر باشە ئەرۆڵا دایکردنای بنێن مژدە خۆت ناو مژدەیە مناڵێک ناوی مژدەیە گەورەکەم ناوی مژدەیە بەڵێ سەلامەتی سپاس دەکەم سیڤەر بەواتای کوڕێکی باش و کوڕێکی ڕێک و پێگەیەنێ کە خزمەتی هوەر و کۆمەڵێ خەڵکی باش ناوی کوڕەکەتە؟ ناوی کوڕەکەمە بەڵێ بژی سپاس باشە ئەزانی سیڤەر بەواتای چی دە لە بنەڕەتدا؟ پەیمانی سیڤەر 1920 پەیمانی سیڤەر کە ئێستا پێ ئەڵێن سایسیڤیکۆ دوای 100 ساڵ پەیمانی سیڤەرە و پەیمانەوە کە لە ساڵی 1920 کۆمەڵێ مافیانا بە کورد بەڵام دوای لە لۆزانە لە 1923 لیان سەرنەوە دوکانەکە ناوی ئاغایە تا چەند هەستەکەی ئاغایت وڵی من ئەو ئاغایانیم کەوا زۆردار بم یعنی غەدر لە کەس بکەم ئاغای خۆشەویستی و سۆز و ڕێز و ئەوە من ینی من مرۆڤ دۆستە هەموو ئاغایشیش خراپ نییە ئەوەش بزانە ینی ئەگەر بە جۆرە خراپەکەی تێ بگەیت ئاغاگیان هەر وەکو نازناوەکە خۆ بەکارهێنا ئەم ناوە بەڵێ من هەر خۆم نازناوەکەم پێمەڵێن ئاغا تر ئەو ئاغایشە کە خۆ دەیزانی من خۆم بەسفی خۆم ناکەم خەڵک ئەبێ من بناسی من بە خۆشەویستی خەڵکەوە ئاغا سپاسی بەڕێز دەکەم تا چەند هەوڵت داوە خواردەمەنی و شمەکی باشی ئاغایانە بێنی ها ئاغا دایم شتی باش و خۆش ئەخوات
تا چەند ڕۆداشتی باش بێنی بۆ خەڵکە خەڵک لەو ڕازی بێ لە ڕاستی ئەم شانەی کە ئەیبینیت ناوی بەهاراتە هەر هەمووی دەوایە دەرمانە یعنی خەڵکانێکی زۆر سەریان کردوتە سەر ئەمە وەلەو ئێستا خەڵک فێر بووە شتی سروشی ئەخوا تۆزێ دوورەکەوێتەوە لە قەزاییدا و دەرمان و ئەوانە ئەمانش هەمووی ئیسیفای هەیە بۆ خەڵک شتێکی ڕۆژانەشە کە خەڵک بەکاری هێنێ بۆ خۆتان ئەزانە کەوتێ عتار بۆنی خۆشە ڕووی خۆشە ڕەنگی خۆشە هەموو شتەکانی جوانە دوکانەکە ناوی گڵە زەردەیە تا چەند ئەستەکە لە گڵە زەردەم دوکانە و داناوە واللهی بە هەستێکی خۆشەوە دامناوە زۆر خۆش خەڵکیەوەی بەڵێ خەڵکی گڵە زەردەم چی وای لێ کردی ئەم ناوەدا بنیت والله هەر لە خۆشی گڵە زەردە و کەوەتەنی خۆمە لێ لەدایک بووم بۆ واسەیەوە مشتەکان لێو ڕازین ئەرە والله دایمە سوابەتەکەین ناوە خۆشەوە ئای خۆشە ناودار ناوێکی جوانە سپاس دەکەم ئەیبیرت لەوە نەکردوێتەوە گە مناڵێکت بوو لە داهاتوە مناڵێک بنای بنێ ناودار وڵی کچمانەیە نیازیگەی بۆ کەسێکە شتۆ ناوم ناوە بەس بە ناوی نیازیگەی بۆ کەسێکی ترەکە کەسێکی نزیکە مناڵێکی بڵێ نایبنێ ناودار وڵا هەمە ڕەفیق مێ پێم وتوانی بە ناوی ناودارەوە بە ناوی شکارەوە بە ناوی تابلۆ پێم وتون ناویان ناوە لەسەر قسەیمە ئەم ناوە لە چیوە ناوت ناخۆت ناوت پاشایە کەسێکی نزیکە ناوی پاشایە خۆشەویستی بۆ پاشایەتی لە بازارڕێگەت ناوی تریوایتیانە بوو تر حەزمان کرد ناوی ئەو ناوی بنین پاشا هیوادارین لە هێنانی شمەک و فرۆشتنی شمەکە پاشایانە بیت سەرکەوتوو بیت ئەم ناوە تۆ ئەوەنە خۆشەوێت بیر لەوە نەکردوێتەوە ئەگەر خۆت مناڵت هەبێت لە داهاتووە یان بووم لە کەسێکت پێشنیازی بۆ کەسێ مناڵەکەی ناوبنە سلێمانی خۆم مناڵم هەیە بەس بەداخەوە تازە ناویان سلێمانی نییە و هیواداریش میتر خەڵک ناوی بنێ سلێمانی منیش هیوادارم ئینشاءڵڵا خەڵک وای لێبێ ناوی بنێ سلێمانی و ئارامی لە ماڵی شەوە ئارامی پێبەخشیون خوا بەزیابیە لە ماڵی شەوە هەرعینەشتین لە بازاڕەوە هەموو پەیامی هاوڵاتیانمان بۆ ئێوەی ئازیز و خۆشەویست گواستەوە چونە زۆربەی ئەو شوێنانەی کە ناوەکانی لێنراوە هەر کەسە و بەدڵی خۆی ئەو ناوەی داناوە جایە ناوی خۆی بێت یاخود ناوی کەسێکی ئازیزی بێت یاخود ناوی وەتەن و نیشتیمانەکەی بێت کە بە وەتەن و نیشتیمان ناوی دەبات دیەکەی خۆی یاخود هەر یادگارێکی لەگەڵ ئەو ناوەدا هەبێت خەڵک ئازادە ئێمە هیواداری لەم بەرنامەیەدا شتێکی جوان و سەرنجڕاکەشمان پێشکەش ئێوەی بینەر کردبێت تاکو بتوانین زیاتر خزمەتی ئێوەی ئازیز و خۆشەویست بکەین پەیامی ئەم جارەشمان کۆتایی هات تا پەیامێکی تر هەموو لایەکتان بەخوای گەورە ئەسپێرین خواتان لەگەڵ